ئەلفرێدۆ ئەلڤەرێز ڕۆژەمەنووسێکی مەکسیکیە کە لە شاری تیوانە دەژێ هەر لەو شوێنەی کوچبەرەکان تێدایە و بەنیازی پەڕێنەوەن بۆ ئەمریکا. ئەو دەڵێت گومان هەیە پێلانگیرانێک لە کارەکەدا هەبێت چ لەلایەن حکوومەتی مەکسیکیەوە یاخۆ چەپەکانی ئەمریکای ناوەڕاست بۆ فشار دروستکردنە سەر ترامپ. لە چاپێکەوتنیدا کە لە پێشدا بە زمانی ئیسپانی ئەنجامدرا سەبارەت بە بارودۆخی کوچبەرەکان ئەلفرێدۆ دەڵێت. تا دێت و هەر جارێک ئاڵۆستر دەبێت. ئێستاکە 8200 کۆچبەر هەیە. باردۆخەکە بەم جۆرەیە. ئەوان لە شوێنێک ڕاگیراون کە وەکو شوێنێکی وەرزشیە، سەربانی نییە. هەموو لەسەر زەوی دەخەون. گرفتی ئەوە هەیە کەسانی بە ساڵاتچوویان تێدایە. گرفتی ئەسپێ، هەنا ساڵکێشان، دەستدرێژی، خواردنەوە و مەریوانەکێشان، شەڕ لە نێوان مناڵەکان، لە نێو خانەوادەکان، کەمی خواردن کە بەو خەڵکە ناگات و شارەکە دەڵێت پارەی نییە بۆ خەرجی ئەم خەڵکە کە ڕۆژانە بۆ نان و برنج و فاسۆلیا 25,000 دلار تێدەچێت. ئەمە وەکو بۆمبێکە شیانی هەیە هەر کاتێک بتەقێتەوە و بەهۆی پێوانەکانی سەرۆک ترامپ هیچ شانسێک نییە ئەمانە پەنابەری وەربگرن. ئەلفرێدۆ ئێسون لارگۆ کەمینەوە پەرە ئەمە ڕێگایکی دوور و درێژە بۆ ئەو کۆچبەرانە لە وڵاتانی خۆیانەوە تا ئێرە چۆن گەیشتن؟ ئەمە پرسیاری هەمومانە. ئەمانە لە گواتیمالاوەوە بەرەوسنووری مەکزیک کە نزیکەی 5,000 کیلومترە ڕێپێوانێکیان سازدا و بە چەندین شوێندا تا گەیشتبوونە نیوەڕاستی وڵاتەکە. بەڵام پاشان چەندین پاس دەرکەوتن. ئەمە پرسیارەکە لای هەموو مەکسیکیان کێ دابینی دارای ئەم هەموو ڕێکخستنە دەکات. پارە بەو کەسانە کە بێن بۆ ئێرە وا دیارە شتێک هەیە بە ناوی هاوڵاتیانی بێسنوور کە ڕێکخراوەیە کە گوایە سەر بە مافەکانی مرۆڤە، بەڵام وەکو خۆیان دەڵێن تەنها وەکو چاودێرن و هیچ پارەیەک دابین ناکەن. ئەم کێشەی کە هەمومان دەیبینین لە ڕووی ڕۆژنامەوانیەوە لە ڕووی سیاسی و چەندین بەڵگە هەیە کە سروشتی نییە. ئەمە پلانێکی داڕژراوە، ڕێکخراو و چەکدارە، بەڵام نازانین کێ پارێکی دابین کردووە. ئێوە دەزانە هەروەکو میدیاکان ئاماژەی پێدەکەن تورکیا و سەرۆکەکەی ئۆردوگان بۆ فشارهێنانە سەر یەکێتی ئەوروپا هەزاران پەنابەری سووریان ڕەوانەی ئەو وڵاتانەدا کرد. ئایا هیچ لێکچۆنێک دەبێنن لە نیوان ئەوەی لە ئەوروپا ڕوویدا و ئەمەی مەکسیک؟ بە تەواوی سێ تیۆری هەیە کە ڕێی تێدەچێت. ئەوەی زۆر بەهێزە دەستێکەڵاوی جۆرج سۆرس لە ڕێگای دابینکردنی دارایی بۆ بەرژەوەندی دیموکراتەکان و نەئارامیکردنی سەرۆک ترامپە. بەڵام ئەوەی کە ڕوونەوە وڵاتی من مەکزیک ڕێگایان پێداوە تا بگەنە ئێرە و زۆر شیانی هەیە سەرۆک کۆمار خۆی لەمە ئاگادار بوو بێت لەبەر ئەوەی بە جۆرێک لە پەیوەندی بە هەڵبژاردنەکانەوە لە بەرژەوەندی دابێت. هەروەها شیانی هەیە بزوتنەوەی چەپ لە ئەمریکای ناوەڕاست کە هەوڵ دەدات بگەڕێتەوە بۆ دەسەڵات لە ئەمریکای ناوەڕاستدا لەمەدا دەستی هەبوو بێت و یاخود شیانی هەیە سەرۆکی داهاتوومان لۆپێز ئۆبرادۆر لەمە ئاگادار بێت. بەس چۆن دەڕوانە ئەوەی هەندێک کەسان دەڵێن گوایە شیانی هەیە حکوومەتی مەکسیک دەستی لەم کارەدا هەبێت بۆ ئەوەی لەسەر سەرۆک ترامپ فشار دروست بکات بۆ وازینان لە پلانی دروستکردنی ئەو دیوارە و هەروەها چوونەتی هەست و ڕەفتاری بەرامبەر بە مەکسیکی و لاتینیەکان. بەڵێ بە تەواوی یەکەم ئەگەر سەرۆکی ئێستا پینیانیە تۆ لەگەڵ ئەمەدا نەبووایە ئەیتوانی ڕێگای لە کارۆنەکە بگرت باە، بەڵام نایان کردو و ڕێگەیان داون. پاشان سەرۆک پینیانیە تۆ لە سەرۆک کۆماری چەپی داهاتوو قازانجی ئەوە دەکات کە ئەو مسۆگەر بکات پاش کۆتای هاتنی ترمەکەی لە کۆڵنی لەسەر ناکرێ. سەرۆک ئۆبرادۆر هەمیشە وتوویەتی کەس ناگەڕێنێتەوە وڵاتیان و پاشان دەیەوێ بە کۆمەلگای نێونەتەوەی بڵێ ئەو کەسەیە کە کێشەی هۆندراس و گواتمالا چارەسەر دەکات و کاریان بۆ دابین دەکات. ئەمە ئەو وێنەیە کە لاتین ئەمریکایەکان هەیەە بەرامبەر بە ئۆبرادۆر. سەرۆک ترامپیش لەمە قازانج دەکات کەوا پیشان بدات ئەو پیاوەیە کە بەرگری لە ئەمریکایەکان دەکات. من لەو بڕوایدام هاوکاریەک لە نێوان هەردوو سەرۆک کۆمار هەیە کە ئەم شتە ڕوو بدات. لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا سەرۆکی نوێ لۆپز ئۆبرادۆر دەست بە کار دەکات و لە درێژایی ژیانی ڕامیاریدا پشتیوانی لە هەژارەکانی کردووە. لە لایەکی ترەوە ڕۆژنامەی نیویۆرک تایمز دەڵێت حکوومەتی مەکسیک لە بەرامبەر کۆڵانێکی بنبەستدایە. ئۆبرادۆرش یان دەبی بەڵێنە مرۆڤایەتەکانی جێبەجێ بکات و یاخۆت گرتنی ئەو هەموو کۆچبەرانە کە بەنیازی خۆگەیاندنن بە ئەمریکا. ڕوانی نیوە چییە؟ بەڵێ من لەو بڕوایدام ئەم بزوتنەوەیە لە ئایندەدا لەلایەن لۆپێز ئۆبرادۆرەوە بەکاردەهێنرێت، بەڵام پاداشتێکی کەمی هەیە. ئێمە مەکزیکی ئامادە نین بۆ پێشوازیکردن لە ئەوەندە کەسانی بێگانە لە کاتێکدا پێمان نەکراوە کێشەی ناوخۆیەکانی خۆمان چارەسەر بکەین. من لەو بڕوایدام ئەمە هەڵەیە. ئۆبرادۆر بە ڕەفتاری پۆلیستی هەمیشە وا خۆی پیشان داوە کە لەگەڵ هاوڵاتیاندایە و بەڵێنیەکی زۆری داوە کە کەس نازانێت لەکوێوە دێنێ بۆ بە ئەنجامگەیاندنیان و هەمیشە کە شتێکیش بە ئەنجام نەگەیشتووە تاوانەکەی خراوەتە ئەستۆی کەسانێکی ترەوە. باشە لە کۆتاییدا ئەم کێشە چۆن چارەسەر دەکرێت؟
کەس نازانێ شاری تیوانە کە پارەی خەرجەکە دەدات دەڵێت تەواو بووە و یارەتەکە بۆ موچەی مامۆستاین و پۆلیس لە بانک خەرج دەکات و دەشڵێت پارەمان نییە بۆ 8200 کۆچبەر کە ڕۆژانە 25 تا 30,000 دلار تێدەچێت. چی ڕوو دەدات کەس نازانێ هەموو چاوەڕوانن بۆ ئەوەی ئۆبرادۆر چارەسەری بکات. چۆن نازانین. Alfredo Álvarez, periodista de México, Tijuana. Gracias por tomar su tiempo y estar con nosotros. Gracias.